من مهرداد مشاشي ناوما لدایکبوونیم لە شاری کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستانە. ماوەی 22 ساڵە کە خەریکی دروستکردنی سازی تەمبورم. ئەلبەتە بەر لە ئەوە خۆ من ژەنیاریش هەم ژەنیارم هەم موزیکدانەرم ئاهەنگسازم لە واقع. لە واقع پرۆسەی دروستکردن تەمبور لە تەمبورەکان جیاوازە. مەسەڵەن لە تەمبورە یەکپارچە هەر تەمبورێک 2 مانگ زەمان توایی تا دروست بود، ولی لە تەمبورە تەرکەیی چون تەرکەکان ئامادەن و حاضرن نەهایەتەن 3 ڕۆژ 4 ڕۆژ نەهایەتەن هەفتەیەک فرە مەسەڵەن ئەو پەڕی هەفتەیەک ئێمە توانیم تەمبورە تەرکەیەک دروست بکەین. ئەوانە نمونە تەمبوری لیگە کە من کاسەکانی حاضر کردمە لێرە مەسەڵەن ئەمە کاسەی تەرکەییە. ئەمەیژە تەمبوری یەک تیکەس کە ئەسڵاهان هەفرە کە بە تیشە ئیمە دەریتێرین و بەرهاڵ ئەبزار و وەسیلەی خۆی درێت. ئەلبەتە تەمبور وە گشتی چەند جور ئیمە تەمبور دەریم. مەسەڵەن تەمبور خوراسانی دەریم کە دووتار وە پێویشن، تەمبور تورکمانی دەریمن، تەمبور ئەفغانی دەریمن کە ئی تەمبورە ئەسڵاهان ئی تەمبوری کە ئیمە لە ناوچەی لە کوردنشین و یارستان نشین ئیمە لە لێ ئەستفادە دەکەیمن تەمبورە تیسفونی ئەسمیە. تەمبور دەستنیشان کریا ئەڕا ذکر و مەراسمە ذکر و عبادەت و مەراسمەی لە ئاینی یارستان. هوکارەکەیش ئەوەسە کە دەنگی ئی سازە دەنگی ئی ئامر موسیقیە دەنگی تایبەتی خۆی هەیە دەنگێکی ئاسمانیە. شاعری لە کورد خوامان جورە مەولەوی جورە مەولەوی تاوەگۆدی جورە بیسارانی یانە و دەنگە تەمبور و مەعنەویەتی کە تەمبور وە پێیاندەی شعر بتنە. هوکارێکی کە من هاتمە بوو باشووری کوردستان یەکی لە هوکارەکانی هەسە کە فرەتر بتوانین من سازە تەمبور بناسنی من و کۆمەلگای باشوور باوەڕم هەسە کە ئی سازە مڵک و سامانە کوردە و خۆشی و پێشوازی خوبیگیش لە لێکردنە پێشوازی فرە خاسێکیش لە لێکردنە ئیشونیژە کارگای کولتوری ئەڕێ من دابین کردێ دەستیان خۆش بوو و ڕاستی بتوانین من ئەنستیتۆیەک ئەڕا تەمبور لێرە دابمەرزنی من لە شار سولەیمانی بەتایبەت بتوانین من تەمبور ئارشیڤێک ئەڕای دروست بکەین داکیومنتێک لێرە ئەڕای دروست بکەین من و بتوانین من فرەتر لەسەر تەمبور کار بود جوورە سامان نەتەوەیی نەزەنگی